دوو هاوسەر لێک جیابوونەوە. سێ منداڵی بێتاوانمانەوە لەگەڵ باوکێک کە ژیانێکی زۆر سەخت لە گەڕەکێکی ڕانیە و لە کرێچێتی بەسەر دەبات. باوکەکە بۆ ئەوەی پاروەنانێک بۆ منداڵەکانی دابین بکات هەموو ڕۆژێک کارتۆن و قوتووی ساردی کۆ دەکاتەوە و دەیفرۆشێت. خەریکی کارتۆن خڕکردنەوەیمە بەسە زبڵەکان لای مارکێتەکان نایرد ئەگەر چۆن 6-7 هەزارێکی پێیاکەم ڕۆژانە. بەشی چیت دەکا؟ وەخوای وڵای بەناشویناڵم بەشی هیچ ناکە. ئەو منداڵانش لەگەڵت دەگەڕێن؟ وەخوای جار بەجار لەگەڵ خۆم دەیان هێنم سەگ و شتی لێ یان ترسم لێ پەلاماری دەسەوەی کار دەبێ ئاگایەکم لەوان بێگاشم لۆ لای کارتۆن شتی خڕکەمەوە. داکی خوان نایەتۆ بۆ لاو منداڵانە قات بیریان ناکاتە نەوەڵە. ئەوەی دەستوەلیت دەکەوێت کەمترە لەوەی بۆ خەرجی پێویستیانە. جگە لە بێبەشبوونیان لە ناز و سۆزی دایک هەژاریش دەرفەتی نەداوە منداڵەکان بچنە قوتابخانە و فێری خوێندن و نووسین ببن. خوێندەواریم نییە. بۆ خوێندەواری نییە؟ چەند ڕۆژە ماڵمان زۆر بار دەکەین. یعنی بەردام ماڵتان بار دەکەن و ناتوانن بچن بۆ قوتابخانە؟ بەڵێ. هەتا ئێستاش نەچووی بۆ قوتابخانە؟ بەڵێ زۆر حەز دەکەم بڕۆم. داواکاری چێتە دەکەی چیت بۆ بکەن؟ حەز دەکەم هەر بڕۆمە مەکتەب کتێب و شتی خۆم هەبێ. سکاڵا قەت چووی بۆ شاری یاری و یاریت کردبێوانە؟ نە. بۆ؟ نەچێ مەکتەبیش؟ چەند ساڵت تەمەنێت؟ 6. لەناو ئەم سەختیانەدا ژنێکی جیرانیان بۆتە فریاد ڕەس و دەستی یارمەتی بۆ درێژکردوون و زۆربەی ڕۆژەکان خواردنیان بۆ دەبات بۆ ئەوەی لانی کەم منداڵەکان بە برسێتی نەخەون. والله جا ئەگەر هات فەقیری یەک دەستە نوێنی هەبوو 2 بلۆچی دانابوو داری خڕدەکردەوە بەخۆی تەماتۆڕۆن و هێلکەڕۆنی دەکرد کە ئەمیش دیتم ئەو سێ منداڵە ئاوا بێداک زۆر مزک پێستن بەدەست و ینی جیران و ئەوانم گوت بە هەمووان خوا هەڵناگرێ گەڕەکەکە هاوکاریان کرد بۆ خۆمان چ بخۆین بۆیان دێنم بۆ خۆمان چمان دێنا بۆیان دێنم چکە بابیان دەڕوە بۆ ساردی قودووی ساردی خردەکاتەوە کارتۆنی خردەکاتەوە کرێکاری وێ دەچێ ئەو سێ منداڵە بە تاقی تەنێن گونا هەزار جارە سەریان دەم بەس جیرانەکان زۆر ڕێک پێکەن خوا ناگرێ ماڵێکیان شوشنی کستە ئەستۆی خۆی دەیان شووە ئەرێوەڵە ئەرێوەڵات هەفتەی 2 جار دەیان شواشتیان بۆ دەکڕن یارمەتیان گەڕەکەکە هەموو یارمەتیدا بە هەموو نەوەعاچی لەگەڵ یاکەری. ئەم چیرۆکە تەنها چیرۆکی یەک خێزان نییە بەڵکو بیرخستنەوەیەکە کە هێشتا زۆر خێزان هەن لەگەڵ هەمان ئازار دەژین. لەوانەیە چاکەیەکی بچووک لە لای تۆ شتێکی ئاسایی بێت بەڵام بۆ خێزانێکی وەک ئەمان هەمان چاکە دەبێتە هیوایمانەوە تایبەت ڕزگاربوون لە محنەتی کرێچێتی و گەڕانەوە بۆ خوێندن. فەرمان مەلا حەسەن 964 ڕانیە.